ئەپڵ بە بەرهەمێکی نوێ جیهانی وێناکرا و ڤێرچوەڵ ریالیتی تێکەڵ بە جیهانی ڕاستەقینە دەکات. هێدسێتی ڤێژن پرۆ چوادەورت دەکات بە شاشە، بە چاو پەنجە و دەنگ کۆنتڕۆڵ دەکرێت، ڕێگە بە بەکارهێنەر دەدات بە شێوەی سێڕەهەندی شتە وێناکراوەکان ببینێت. وەک چۆن کۆمپیوتەری ماک ئێمەی با کۆمپیوتەری کەسی ئاشنا کرد و ئایفۆن ئێمەی با مۆبایل ئاشنا کرد، ئەپڵ ڤیژن پرۆش ئێمە بە تێکەڵکردنی جیهانی ڕاستی و وێناکراو ئاشنا دەکات. ئەمە دەبێتە سەرەتای گەشتێک کە ڕەهەمدی نوێ بۆ تەکنەلۆژیای بەهێزی کەسی بە دوای خۆی دادێنێت. ئەم بەرهەمە سەرەتای ساڵی داهاتوو دەخرێتە بازاڕەکانەوە. نرخەکەی $3499 دەبێت، کامەوا دەکات بە خێرایی بەنێو بەکارهێنەراندا بڵاو نەبێتەوە، چونکە تەنیا دەوڵەمەندەکان توانای کڕینیان دەبێت. It's definitely not cheap. I mean, $3,500 is something that I think earlier on. بێگومان هەرزان نییە. $3,500 شتێکە کە یەکەمین بەکارهێنەرەکان دەتوانن پێی بدەن. بەڵام دەگەڕینەوە سەر ئەوەی کە ئەم ئامێرە بۆ تۆ چ شتێک دەبێت. دەتوانێت بۆت ببێتە تەلەڤیزیۆن، دەبێتە مۆنیتەر، بۆ دەبێتە کۆمپیوتەر. ئەمە ئامێرێکە کە دەتوانێت سەر بەخۆیانە بە پشبەستن بە هێزی کۆمپیوتەری خۆی کار بکات. بۆی ئەگەر لەم ڕوانگەیەوە سێری وەبەرهێنانەکە بکەین، ئەوە ڕەوایەتیدان بەو $3,500 ئاسانتر دەبێت. باتریەکەی تەنیا بەشی 2 کاژێر دەکات، بۆیە لە ڕێگەی کەیبڵێکەوە بە کارەباوە دەبەسترێتەوە. هێدسێتەکە وەکو سەرەتایەک 100 یاری تێدا دەبێت بۆ ئەوانی حەزیان لە یاری ڤیدیۆیە. ئەم بەرهەمە زیاتر لەگەڵ هەژار برنجی بەڕێوەبەری تەکنیکی تۆڕی میدیای ڕوودا و گفتوگۆ دەکەین. کاگەژار سڵاو و ڕێز. لە دوێنێوەکەم ئەپڵ ڤێرژن پرۆیە ڕاگەیەنراوە لە نێو شار زانیان بوارە قسەی زۆری لەسەر دەکەن. بۆچی؟ ئەو کاتۆ باش کاکفوات ڕاستیەکەی ئەپڵ ڤیژن پرۆ دەبێت بۆی بزان گرنگجیەکەی لە چیدا، بۆچی مەقۆمەقۆی زیاد کردو دەبێت بگەڕێنەوە بۆی کە هەموو جارێک کە ئەپڵ پرۆداکتێکی نوێ بەرهەمێکی نوێ دەردەخا بۆچی ئەو مەقۆمەقۆی دروست دەبێت. ئەگەر لایەتتان بێ پێش ئەپڵ زۆر کۆمپانی تر هەبوون تەلەفۆنی هۆشمەندیان دروست دەکرد، مۆتۆڕۆلا هەبوو، بلاکبێری هەبوو، سامسۆنگ هەبوو، شتی تر هەبوو. بەڵام کاتێک ئەپڵ هات ئایفۆنی دەرخست یان دەری نەخست زۆر بە درەنجە کەوت کە بەڵام کە ئایفۆنی دەرخست هەنگاوێکی تر دەورانێکی تری لە تەلەفۆنی هۆشمەند هێنایە گۆڕێ. بۆ کۆمپیوتەرەکان هەروەها، بۆ لاپتاپ هەروەها، بۆ تەنانەت سەعات کاتێک ئەپڵواچی دەرخست. دوێنێ لە WWDC بە تەنیا ڤیژن پرۆی ڕانەگەاند ئەپڵ زۆر بەرهەمی گرنگی دیکەشی ڕاگەاند، ماکبوک ئێری 15 ئینچی ڕاگەاند، چیپێکی تازەی بە نوێی M2 ڕاگەاند، ئاپرێتینگ سیستمی تازەی iOS و OS X بۆ کۆمپیوتەرەکان و بۆ تەلەفۆن و ئایپەد و ئەوە ڕاگەاند، ئایپەد پرۆی ڕاگەاند. بەڵام بۆچی ڤیژن پرۆ هێندە دەنجی نایەوە؟ لەبەرەوەی بەڕاستی ئەپڵ بە پێشاندانی ڤیژن پرۆ هات ئاستێکی تر، هەنگاوێکی تر، دەرگایەکی تری بەرەو داهاتووی تەنانەت کاری کۆمپیوتەر، VR، AR، Immersive World، هەموو ئەوانە دەرگایکی نوێی بەڕوویدا کردەوە. بە بڕوای من وەکو شخصی خۆم ڤیژن پرۆ دەبێتە شێوازێکی نوێ لە کارکردن بە کۆمپیوتەر. تەنانەت تام کوک بەڕێوەبەری گشتی کۆمپانیای ئەپڵیش کاتێک دەیناسان لە یەکەم جملەیدا لە یەکەم ڕستەیدا وتی کە کۆمپیوتەرێکە کە دێت فەزای دەوری خۆتان، شوێنی ژیانتان تێکەڵاو دەکات دەگەڵ دنیای مەجازی و دنیایەکی نوێتان بۆ دروست دەکات. و بەڕاستی ئەوەی کە پێشانیاندا ئەوەی کەسانی کە لەوێ لە کوپرتینۆ لە کالیفۆرنیا خۆیان دیتیان و چوون بەکاریان هێنا ئەوە پشڕاست دەکەنەوە کە دەڵێن بەو شێوازەیە. زۆر شتی تایبەتی تێدایە، وردەکاری زۆری تێدا کە گەر کات هەبێت دەتوانم بۆتان باس بکەم. بەڕاستی تایبەتمەندیە زۆر زۆر تایبەتەکانی چین. زۆر باشە. ئەگە وردەکاریەکەمان پێ بڵێیت کاکەژار فەرموو. وردەکاریەکانی کاک فواد بۆ نمونە ئەو هێدسێتە ئەو ڤیژن پرۆ هێزێکی یەکجار زۆر گەورەی وەکو کۆمپیوتەر لە پشتە، بە ئۆپرێتینگ سیستەمەکانی ئەپڵ زۆر نێزیکە، چەندین سەنسەر و کامێرا و سەنسەری ئینفۆڕێدی تێدایە. یەکێک لە گەورەترین تایبەتمەندیەکانی کە توانیوێتی دروستی بکە پێشە خۆی کۆمپانیای مێتایان هەموو کۆمپانیانی کە هێدسێتیان دروست کرد بوو. بۆ نمونە هەمویان دانتوانی بۆ نمونە تراکی دەستت بکەن یان بزانن تۆ دەستی چی دەکاویتی تێکە. بەڵام
ئەو شێوازەی کە ئەوان هاتوون پەیوەندیان لە نێوان چاو و ئەو شتانەی کە تۆ دەیبینی دروست کردو. بۆ نمونە تۆ بە تەواوەتی چاوت لەلایەن هێدسێتەکەەوە کۆنتترۆڵی هێدسێتەکە دەکا. تۆ کە دەی نازام ئێستا لە دیمەنەکاندا بینەران دەیبینن یان ناگەر دیمەنەکان پێشان بدەن بۆ نمونە ئەپلیکیشنەکان کە لەوێنە یان تۆ کە تێکس باکسێک دەبینی هەر شتێک دەبینی کە لە دنیای مەجازدا لە دنیای واقعدانە کە تۆ چاوی لێ دەکەی یەکسەر و ئاکتیو دەبێ پێویست ناکات تۆ هیچی دیکە بکەیت کە دەچی بۆ سەر قودووی گەڕان ئەو شوێنەی کە دەگەڕێ کە چاوی لێ دەکەی دەتوانانی یەکسەر قسە بکەی و لەوێ شتەکانت دەنووسێت لە بەرەوەی کە میکرۆفۆنی لەسرە سیستمێکی دەنجی زۆر تایبەتی لەسەردانراوە کە دەتوانێت ئەمەرسیڤ ئادیۆت بۆ دروست بکە. بۆ نمونە تۆ کە چاو لە ڤیدیۆیەک دەکەی چاو لە فیلمێک دەکەی دەتباتە نێو بە تەواوەتی دەتباتە نێو جەوە دەتباتە و شوێنە کە فیلمەکە هەیە بە تەواوەتی تۆ دەنگەکانت بە هەموو دەوری خۆتەوە جۆت لێ دەبێ. ئەوەی کە کلیک دەکا بە قامک بەدەست تەنانەت تۆ کە چاو لە شتێک دەکەی پێویست ناکات تۆ قامکت لێرە بێ یا دەستت لێرە بێ ئەگەر چاو لەو لایش بکەی و ئاوا بکەی ئەو دەزانێت کە تۆ کلیک دەکەی کلیکەکەت بەوە دەکات. ینی پرۆسسینگ پاوری ئەو هێدسێتە کە لە دوو چیپ پێک هاتووە ئەو هەموو کامێرایی کە تێدا پێچیان هاناوە ئەو شێوازە لە کۆنتترۆلکردنی چاو بۆی کە بزانن چاو لە کوێ دەکا ئەو سنسرانەی بەکاریان هێناوە ئەو هێزە گەورەی پرۆسسینگ کە تۆ دەتوانی چەندین شاشەی مەجازی لە پێش چاوت دروست بکەیت دەتوانی شوێنی کارێکی تەواو بۆ خۆت دروست بکەیت لە پێش چاوی خۆت چاو لە ڤیدیۆ بکەیت هەر کارێکی کە پێت خۆشە تەنانەت ئەو جۆرێکەواندا بۆ نمونە لەسەر تەیارەیان هەر شوێنێکی دیکە تەنانەت بۆ کەسانێک کە وەکو من چاویان زەعیفە دەتوان بە جۆرەی چاوی تۆ لێنزەکەتی تێدا بگونجێنن تێدا ئەو ماتریاڵێک کە بەکارهاتووە ڕاستە قیمەتەکە یەکجار زۆر گرانەوەی کە تاستا باسییان کردووە $3500 ئەمریکی نرخی بۆ دانراوە بەڵام بەڕاستی هەر لە ئێستاوەرە ئەم نرخە زۆر کەس وا دەڵێن ئەوە نرخێکی یەکجار زۆرە. بەڵێ زۆر کەس وا دەڵێن ینی زۆر کەس ئێستا کە باز دەکرێت زۆر کەس دەڵێ و نرخێک جار زۆر گرانە بەرامبەر بە ئەوانی تر ئەوانەی کە مێتاوە دروستیان دەکە. بەڵام کە چاو لێ بکەین بەڕاستی چۆن کاتی خۆی ئەپڵ کە ئایپەدی دەرخست توانی بەکارهێنەرێکی زۆری کۆمپیوتەر بگوازێتەوە سەر ئایپەد و ئێستا تەنانەت هێندێک کەس هەمویان هێندێک کەس پێیان وایە کە داهاتووی کارکردن بە کۆمپیوتەر ئایپەد پرۆیە ڤیژن پرۆ تەنانەت کۆمپیوتەرێکە ینی ڕەنگە هەندێک لەو ئەفرادەیە هەندێک لەو کەسانەی کە بەکارهێنەری کۆمپیوتەرن بۆ لای خۆی ڕابکێشێت ینی ڤیژن پرۆ تەنیا هێدسێتێک نییە بۆ کەسانی کە دەیانێ بۆ نمونە فیلمێک بە 3D چاو لێ بکەن یان چاو لە VR بکەن یا ئارگومنتد ریاڵیتی بێنن ARەکە بێنن لەگەڵ ماڵی خۆیان بیگونجێنن نا دەتوانێت کۆمپیوتەری شخصی ئێوە بێت دەتوانێت شوێنی کارکردن ئۆفیسی کارکردنی ئێوە بێت بۆیە کە وای چاو لێ بکەی کەسێک کە حازرە $2000-3000 بە ماکبوک پرۆیەک بدا ئەگەر ئەو هێدسێتە بتوانێت کارەکانی ماکبوکێک تەنانەت پرۆژنا ماکبوک ئەیرێکی بۆ بکات و هاوکات بتوانێت ئەو زەمینەیەشی بۆ ڕێک بخات و ژێرخانەشی بۆ ڕێک بخات کە لە هەر شوێنێک دابنیشێ بتوانێت دنیای دەوری خۆی دنیای مەجازی دەوری خۆی شوێن ئەو جۆرەی کە دەیەوێت ڕێک بقاتەوە ئەو کات ئەو شوێنی کۆمپیوتەرەکەی بۆ دەگرێتەوە بۆی دەبێت ئەوەشمان لەبیر نەچێت. بەڵام لە هەمووی وەی گرنگتر دەبێت چاوەڕوان بین سەرەتای ساڵی 2024 کە ئەوان دەڵێن بەردەست دەبێت بۆ کڕین بزانین مارکێتەکان چۆن چاوی لێ دەکەن چۆن فرۆشی دەبێت ژمارەی فرۆشەکەی بە چاستێک دەگاتەوە بەڵام بە درێژایی تاریخی خۆی بە درێژایی مێژووی خۆی ئەپڵ ئەو تەجروبەیە هەیە کە دەگەڵەوەی بەرهەمەکانی گرانن بەڵام دیسانیش بەو کواڵیتیە یان بەو مارکێتینگەی کە بۆی دەکا یان بەو شێوازە کارکردنەی کە هەیەی ئەپڵ استراتێژیە کە هەیەی توانیوێتی کڕیارێکی زۆر بۆ بەرهەمەکانی دەستەبەر بکەن. ماوەیەکی زۆر بوو ئەپڵ بەنیاز بوو کە ئەم بەرهەمەی ڕابگەێنێت بەڵام هەر دوای دەخست هۆکاری ئەمە چی بوو؟ هەروەکو لە دەستپێکی ئەو چاوپێکەوت نەباسم کرد کاکفواد مەسەلەکە دەزانین چییە؟ ئەپڵ کە شتێک دەردەخان چاوەڕوانیەکان لێ دیار چاوەڕوانیەکان لە ئەپڵ دیارن هەروەکو چۆن لە سامسۆنگیش دیارە لە کۆمپانیا گەورەکانی دیکەی بواری تەکنۆلۆژیش دارن بەڵام ئەپڵ هەمیشە وا بووە بۆ نمونە تەنانەت ئەپڵ واچیش هەر دوای خست هەتا توانی ئەپڵ واچی کە دەرخست قسەیەکی بۆ وتن هەبێ شتێک هەبێ کە بتوانێتن پێی بەڕاستی مەقۆمەقۆ دروست بکا لە نێو جیهانی تەکنۆلۆژیدا ئەوەی کە باسی دەکەن دواکەوتنی ڤیژن پرۆژ بۆ دەرچوونی هەر دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەپڵ ویستوێتی بەڕاستی بەرهەمەکەی بەرهەمێک بێت کە بە
تەواوی جێخۆی گرت بێ هەموو شتانی دەیانەوێت تیاندا گونجان دەبێ بە تەواوەتی ئەو کارێک کە دەیانەوێت بکات و بتوانێت لە نێو بازاڕەکاندا یەک جێخۆی بفرۆشێت. گەلێک سپاس بەڕێز هەژار برنجی بەڕێوەبەری تەکنیکی تۆڕی میدیای ڕوودا و لەگەڵمان نەبووی.